برو ڕمانەی پێ لەسەر دێ هەرچا دەورە گیرە وەرە خوارێ تاوانبار بازرگانی بە مادەی هۆشبەر دەکرد دەست بەجێ ئامادەکاریمان کرد بۆ ئۆپەراسیۆنکردنی بە هەماهەنگی لەگەڵ دژە تیرۆری کوردستان. گەنجێک بوو محاکەممان کرد پێش چەند مانگێک پرسیارم کرد بۆ توش ئەم تاوانە بووی پێیان وتم ئەگەر ئەو مادەی بەکاربینی خەولی ناکەوی زۆر مەرەقم یاری پۆبژیە برادر هەبوو لێم دەکڕی یەکەم جار دەیدامێ بەلاش دەیدامێ جارێک دوو سێ هەر بەلاش کەزانی ئەم فێر بوویمە بە بەردەوام یانی وازنانیم ناتانم وازبینم بە پارە دەیدامێ ئەدۆ دەری نازانم ئەدۆ درۆی لەگەمە دەکەی بەخۆی برێم لە چێ دەکەم کاتەکە خەدەراتم دەخوارد جامەکەم دەخوارد تەقم لە برایەکەم دەکرد لە مادە 25 و 26 دا هاتووە لە مادە 25 حکمی ئەدامە یاخود سزنی مؤبەد کە 20 ساڵە شوێن پەنجام جارە لاڵقەی دووەم باز لە ئالوودەبوون و بازرگانی کردن بە مادەی هۆشبەر دەکات. هۆکاری زۆربوونی ئەم نەخۆشیە کوشندەیە باس دەکەین. کاریگەری ئەو مادە هۆشبەرانە لەسەر کۆمەڵگا دەخینەڕۆ دەپرسین شوێنەوانەی بازرگانی دەکەن و ئالوودە دەبن. دەمانەوێت ڕۆڵ و هەوڵی وەزارەتی ناوخۆ و ئاسایش و دژە تیرۆری کوردستان لە بنبڕکردن و ڕێگری و نەخۆشیە چییە بیزە. دەچینە ئاسایشی هەولێر. دوای لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر بە پێی زانێرە هەڵگریەکانی هۆبی لێکۆڵینەوە چەند باندێکی مەترسیدار و چەک بەدەست بازرگانی بە مادەی هۆشبەر دەکەن. ئەو باندانە ئەو مادە هۆشبەرانە لە وڵاتی ئێران دەهێن و کڕین و فرۆشتنی پێوە دەکەن. ئیدی هێزێکی تایبەتی ئاسایشی هەولێر و دژە تیرۆر دەردەچێت. بۆ یەکەم جارە لە شوێن پەنجە لە کوردستان سوچوار دیمەنی گرتن و هەڵکوتان و ڕوبەڕووبوونەوەی با چەکی قرس و سووک نیشان دەدەین کە لە کامێرا تایبەتەکانی دژە تیرۆری کوردستان و ئاسایشی هەولێر وەرگیراوە. بکەوە بکەوە تەواوی دیمەنەکان مەترسیدار و ڕاستەخینە. برو ڕمانەی پێ لەسەر دێ برۆ ڕمانەی پێ برۆ دەبڕ برو جۆرە وەرە خوارێ. لە ئاڵمەتی یەکەم لە ناوچەیەکی شاری هەولێر کەسێکی سەرەکی بازرگانی مادەی هۆشبەر دەستگیر دەکەن. سەرەتا گەماڕۆی ماڵەکەی دەدەن. هەرچا دەورە گیرە وەرە خوارێ. هەرچا دەورە گیرە وەرە خوارێ بەگوێ من کە وەرە خوارێ بەگوێ من کە ئەتراف جیرەیە کاکە دەوەرە خوارێ وەرە برا بەخوای دەرناسی دێنەکەی خۆتان گۆرە لێتە دەینها لێتە دەینها
دوای چەند کاتژمێر لە گفتوگۆ تۆمەتبار بە نەرنجۆک و چەکی کڵاشنیکۆف ڕەشە لە هێزەکانی ئاسایش دەکات و خۆی ڕادەست ناکات. وەرە خوارێ! بڕۆ پێش! دوای چەند کاتژمێر لە پلانێکی تایبەت تۆمەتبار بە چەندین جۆری مادەی هۆشبەر و کەلوپەلی بەکارهێنان دەستگیر دەکرێت. ئەفسەرێکی ئاسایشی هەولێر باس لەو ئۆپراسیۆنانەوە مەترسیەکان دەکات. دوای وەرگرتنی زانیاری لە ژووری ئۆپەراسیۆنی هاوبەش کەسێکەوە بازرگانی بە مادەی هۆشبەر دەکرد بەسەر فەرمانی بەڕێز دادوەر فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچوو. ئێمەش ئۆپەراسیۆنێکمان ئامادە کرد لەلایەنی هێزەکانمانەوە کەوا کەسی تۆمەتبار دەستگیر بکەین. لە کاتی دەستپێکردنی دەستگیرکردنی تۆمەتبار بە چەکی نارنجۆک ڕوبەڕوومان بووە. خۆشبەختانە توانیمان بە گفتوگۆیەکی تەواو لەگەڵ تۆمەتبار توانیمان دەستی بەسەردا بگرین و بەبێ هیچ زیانێک لەلایەنی تۆمەتبار و لەلایەنی هێزەکانی ئەمنی ئێمە هیچ زیانێکی جانی لێ نەکەوتەوە. و دوای دەستگیرکردنی ڕادستی یاسامان کرد. همو آخه مخدرات همو هو سپرایانه همو هو او صرخه او سپرای او سیما او سپرای او وایف والیره او همو هو أنا همي مخدرات يا زور راس سەبارەت بە سزای یاسای و حاڵەتەکان دەچینە داواکاری گشتی هەرێم. داواکاری گشتی هەرێم زۆر بە توندی لەسەر هێڵن بۆ ئەوی تۆمەتباران و بازرگانانی مادی هۆشبەر ڕووبەڕووی یاسا بکەنەوە. تاوانی بازرگانی کردن مادە هۆشبەرەکان لە ئەم یاسای ئاماژەمان پێدا لە مادە 25 و 26 دا هاتووە. لە مادە 25 سزاکەی سزنی حکمی ئەدامە یاخود سزنی مؤبەد کە 20 ساڵە و لە مادە 26 بەرگەی یەکەم و دووەمی هەیە. بەرگەی یەکەم سزاکەی
سزنی مؤبدە یاخود سزنی مؤقت کەواتە سزن لە 20 ساڵ یاخود سزن لە 5 ساڵ بەسەرەوە تاوەکو 15 ساڵ و لەگەر غرامەکردن بە بڕی 30 تا 90 میلیۆن دینار و لە بڕگەی دووەم لە مادە 26م سزای بازرگانیکردن بریتە لە حەبسکردن کە دەڵ حەبسکردنیش لە 24 کاتژمێر تاکو 5 ساڵ حەبس دەگرێتەوە و غرامەکردنیش لە 15 میلیۆن تاوەکو 30 میلیۆن دینار ئەوە سزای تاوانی بازرگانی مادە هۆشبەرە. ئەوانە کە وەکو گرۆپی نێودەوڵەتی تاوانکاری ئەنجام بدەن لە مەجای مخدرات ئەوانە سزاکەیان تونتر دەبێت لە سزای ئەوانتر. دوای دەسیرکردنی تۆمەتبار شوێن 50 تۆمەتبارەکە دەبینێت. زیاتر ئەم لە ڕێگەی ئەو برایەکەم فێر بووە من یعنی برایەکەم ئەوەی کرد کا من ئەو ڕێگەیە بگرم تووشی مخدرات خواردن و ئەو شتەی بۆم ئەگەر نا من ئەو شتە قەت نەبوومەوە ئەم لەو شتەش ناکەم یعنی مشکلەی عایلی یعنی مشکلێم لەگەروی هەبوو ئەم لەو ڕێگەیان گرت يعني أول رأي خرافهم هالرجال وبشيمان شملي إن شاء الله قد زارش كا أول رأي ناقد مو لا كسركم ذكري بغرامي بعبد هزار دم كري هزارش دم كري دغرام ذكري باز دغرام ذكري جامعكاي دم كري بس جامعكاش من دخوار بابا خزان بيدا قوتم بكارمينا خرافة أو شتا بيستي أو فريدا بس بجي كسم ذكر لبر بلاكم هر ئەو ڕێگە کوێک هەرم گرتووە تا ئێستا هەرەوە هەرم گرتووە ئەو ڕۆژی کە هێزەکانی ئاسایش هاتن ئەمە دەستگیر بکەن ئەم ڕوومان دەستی بوو جاماکیان بەکاری نابوو مخدراتم جاماکیان بەکاری نابوو ینی بە هێزی ئاسایشم گوتم بێنە پێش دەیتاقێنم دواتر پاشکەمەکی هێزەکان ئاسایش چاودێری منیان گرت و ئەم دەستگیر هر کاتێک کە مخدراتم بەکاردێنا ئەم کێشم لەگە برایەکەم هەبووە تەقم یعنی لە برایەکەم دەکرد کە کاتێکە مخدراتم دەخوارد جاماکەم دەخوارد تەقم لە برایەکەم دەکرد 2000 و 3000 بوو تەقم برایەکەمە نایە من وە کەسێک کە مادەی هۆشبەری ینی جیرۆدەی مادەی هۆشبەر بوومە کە لەگە چەند کەسانی بەکارم هینایە ئێستا ژە پەشیمانم لە زیندانم ینی داوا لە هەموو کەسی دەکەم بە هیچ شێوەکی نزیکی ئەو شتەی نەبنەوە. لە دوای دەزیرکردنی و بازرگانی مادەی هۆشبەر هێزەکانی ئاسایشی هەولێر و دژە تیرۆ لە دوو ئۆپراسیۆن چەند بەکارهێنەر و بازرگانێکی تر دەستگیر دەکەن کە یەک لەو تۆمەتبارانە تەقە بەڕووی هێزەکان دەکات و ڕوبەڕوویان دەبێتەوە. مادەی هۆشبەرەوە مادە سروشتیانە نیان دروستکەوانن کە کار دەکەنە سەر بیر و هۆشی مرۆڤ کە بە پێی یاسا نێودەوڵەتیەکان بە هۆشبەر دانراون. بە پێی یاسای ژمارەیەکی ساڵی 2020 تایبەت بە مادەی هۆشبەر و کارتێکە ڕاقلەکان بە سێ بڕگە باس کراوە. یەکەم مادەی هۆشبەر، دووەم کارتێکەری عەقڵی، سێم سەلائیفی کیمیاویە.
پێشتر ئەگەر پێشچەند ساڵێک باسی مادە هۆشبەر کرابایە ناو کۆمەلگای ئێمە وەکو شتێکی نامۆ سیر دەکرا بەڵام ئێستا لە کاتی ئێستا من ڕۆژان لە دادایکردنی هەولێر نزیکەی 10 بۆ 12 تا 15 داوا دەبیندرێ محاکمە دەکەن ستاوانی مادەی هۆشبەر هەموو گەنجی ئەو وڵاتەیە ئەو گەنجانە بەشێکی بەرفراوان تووشی ئەم بەڵایە بوونە یا تووشی من وای دەبین ئەگەر چارە سەرێک بۆ ئەم بابەتن نەکرێ کۆمەلگای کوردەواری بەرەو ئاقارێکی زۆر خراپ دەڕواتن یەکێک کە بەکارهێنەری مادەی هۆشبەرە باس لە توشبوونی بەو مادە مەترسیدارە دەکات. ساڵی 2017 لەگەر هاوڕێکم لە مەتیقی خۆمان فێرە دەرمان بوو. ئەنی پێیگوتم وتی وەرە ئەو دەرمانەی خۆ شتێکی باشە. ئەم بەخۆم مەشروبم دەخوارد. وتی مەشروبی مەخۆ وەرە دەرمانەکێ بە ناوی کریستال بخۆ زۆر شتێکی باشە دوورت دەکاتەوە لە مەشاکل و لەوەی. هەمیش کریستالەکەم بەکارهێنا ماوێک بەکارمێنە ینی هەستم بە ناوخۆشیێکی زۆر کرد. هەستم کرد دوور دەکەمەوە لە خوشک لە داک لە برا لە کەس لە خێزان ینی لە هەموو کۆمەلگا برادر هەبوو لێم دەکڕی یەکەم جار دەیدامێ بەلاش دەیدامێ جارێک 2 3 هەر بەلاش کە زانی ئەم فێر بوویمە بە بەردەوام یانی وازنانیم ناتانم وازبینم بە پارە دەیدامێ پێشەوەی بگیرم کێشە یعنی کێشە ئەگەر تو نەچی سەردانی مای داکت نەکەی سەردانی براکانت نەکەی ئەو کێشەیە ینی ئەتو سەردانی داکت نەکەی لە ڕووی مادی کێشەی زۆر ئەتو ئەگەر کاسبی بە کێشانی ئەو مادەی واز لە کاسبی واز لە ئیش دەین واز لە کاردی هیچ ئیشکت پێ ناکرێ یعنی ناتانی بێتاقەتت دەکا لە مارێ دەکەوی گەنج گوناحە نزیکە و شتێک بکەوی ئەمایە پوچە شتێک بیتن کە تو دوور کاتن لە کۆمەلگە ینی حەز دەکەی دایم تەنیابی تەنیا ینی هەست لێ دایم تەنیابی لە کەس و کارت دوورکەویەوە لە خزم و برادر هاوڕێت ینی حەز بە سەردان ناکەی حەز بەی شتێک ناکەی ینی حەست لێ دایمەن بە تەنیابی. هێزەکانی ئاسایش لە چەند شەو ڕۆژێک چەند ئۆپراسیۆنەکان جام دەدەن کە چەندین بازرگان و بەکارهێنەرانی مادەی هۆشبەر دەستگیر دەکەن. حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەوە هەموو هەوڵی خۆشگوزارانی و دابینکردنی ئارامی و سەلامەتی خەڵکەکەیەتی هەرتاوانێک ئەنجام دەدرێت یان پلانی جێبەجێکردنی بۆ دادەنرێت لەلایەن هێزەکانی ناوخۆ و ئاسایشەوە تۆمەتباران دەستگیر دەکرێن. شوێنپەنجە مانجی کەمکردنەوە و دوورکەوتنەوەی تاکە لە تاوان یان توش بوون بە تاوان تا کۆمەڵگەیەکی ئارام و سەلامەت بنیاد بنێن. إيدي سلكنا إيدي لكنا Ne ödeleğini Allah'ım? Ne ödeleğini var? Türkiye değini var. Türkiye değini. Bakhoy dakro. Türkiye de kırık. Bakhoy bilemlisi dakro. Rakam yok da telefon. ئەوانەی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن سزاکان بریتە لە حەبسکردنی لە ساڵێکم تر نەبێت تاوەکو حەبسکردنی تند لە ساڵێکم تر نەبێت تاوەکو 3 ساڵ و غەرامەکردنیش لە 5 ملیۆن تاوەکو 15 ملیۆن دینار. بۆیە پێویستە بە پێی مادە 37 لە یاساکە باسی ئەوە دەکا دەڵێ ئەو کەسانێک کە لەسەر تاوانی مادەی هۆشبەر سزا دەدرێن
دادگا بۆی هەیە لە بری ئەوەی بیان خاتە زیندان بیان خاتە شوێنەیەک موسسەسەشی سەحی بۆ چارەسەرکردنیان بۆ ئەوەی ئەوانە دووبارە چاکردن و بێن ناو کۆمەلگا بە شێوەیەکی تەندروست. بەڵام تاکو ئێستا لە کوردستان ئەو بڕگەیە کە زۆر گرنگە لەم یاسایە جێبەجێ نەکراوە هۆکارش بۆ ئەو دەگرێتەوە کە لە کوردستان تاکو ئێستا دەستگایەکی تەندروستی تایبەت بەم بابەتە دانەمەسراوە. ئەگەر مقارنە بکەین جیاواز بکەین لەگەڵ ساڵانی پێشتر کێرەکەی زۆر لە هەڵکشاندایە. من زۆر جار کە دادەچم ناو دادگا تەمەنای ئەوە دەکەم بەرپرسێکی باڵای ئەم وڵات دانیشی لە قاعەی محاکەمە گوێبیستی چیرۆکان بێتن. یەک لە چیرۆکان باز دەکەم گەنجێک بوو محاکەممان کرد پێش چەند مانگێک تەمەنی 90 ساڵ بوو. پرسیارم کرد کوڕم تو گەنجی بۆ توش ئەم تاوانە بووی؟ دەڵێ ئوستاس من زۆر مەرەقم یاری پۆبژیە شەوان خەوم دەهات. پێیان وتم ئەگەر ئەو مادەی بەکاربینی خەو لە ناکەوی. برادر پێیان گوتم مادە بەکاربینی خەوم ناکەوی بۆیە چوم ئەو مادەم بەکاری هێنا و خواردم بەس بتوانم یاری بکەم. بزانە ئەو گەنجە لە چی تووشی چی بوو. نێتی نەبووە بەڵام حەزی لە یاری ئەلکترۆنی بووە وایە کە توش ئەم بەڵایە بێتن. بۆیە پێویستە لە کوردستان بەڕاستی عەملێکی نیشتیمانی بکرێ لەسەر ئاستی هەموو وەزارەتەکان بۆ بەرەنگاربوونەوەی ئەم کارەسان. سوپاسی دانیشتوانی شاری هەولێری خۆشەویست دەکەن هەموو کات گوێ و چاوی هێزە ئەمنیەکان بوونە یارمەتیدەری ئێمە بوونە بۆ هەر حاڵەتێکی نەخوازراو کە لە ناو شاری هەولێر ڕوویدا بێت. واروەها داوا لە هاوڵاتیان دەکەین هەر کەسێکیان بینیکەوە مادەی هۆشبەر یاخود بەکارهێنانی مادەی هۆشبەریان بازرگانیکردن ئاگادارمان بکەنەوە سوپاسیان دەکەین. تاوانی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر سزاکەی بریتیە لە 25 ساڵ زیندانی یان تا هەتایی بەپێی ڕەهەند و قورسی تاوانەکە. زۆر جار سزاکەی لە 15 تا 25 ساڵ و بەبڕی 30 تا 90 ملیۆن پێبژاردنە. هەندێک جاریش 5 تا 15 ساڵ زیندانیە و بەبڕی 15 تا 30 ملیۆن پێبژاردنە.